ماوەی 3 ساڵە حکوومەتی هەرێم پرۆژە یاسای بودجەی نەبووە. لە کاتێکدا دەبێت ساڵانە حکوومەتی یاسای بودجەی هەبێت بۆ ڕێخستنی داهاتەکان و خەرجیەکانی خۆی. نەبوونی پرۆژە یاسای بودجە لە ساڵەکانی 2014 و 2015 و 2016 لە کاتێکدایە کە پێناچێت بۆ ئەم ساڵی 2017 حکوومەتی هەرێم پرۆژە یاسای بودجە ئامادە بکات. بەشێک لە پەرلەمانتارانیش دەڵێن خەرجکردنی پارە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەبێ پرۆژە یاسای بودجە کارێکی نایاساییە. هەموو تەسەڕوفێکی دارایی حکوومەت باتڵە و نایاساییە. ئەبێ یاسای بودجە هەبێ یەخ ڕێپێدانێکە بێ لەلایەن پەرلەمانەوە بە جۆرەکان چونکە لە یاسای بودجەوە حەلکراوە جاری وایە کە بودجە تاخیرەکرێتوانێت بۆ مانجێک ڕێپێدانێ بدە یاخۆت ماوەیەک درێژکاتەوە ڕێپێدانی بودجەی جوزئی بدە بەڵام ئەوەی کە نەبێت ئەوە بۆ خۆی نایاساییە و هەموو تەسەڕوفێکی حکوومەتیش نایاساییە لەو خۆناغەیە. لە بەرامبەردا بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان کە لەسەر پشتی پارتیە دەڵێت لەبەرەوەی هەرێمی کوردستان لە شەڕدایە ئاساییە حکوومەتی هەرێم پرۆژە یاسای بودجەی ساڵانەی نەبێت. تووشی شەڕی داعش ئێمە هاتین ئێمە هەر وڵاتێک کە تووشی شەڕێک دەبێت تووشی کورتهێنانی بودجە دەبێتن ئەمە شتێکی قانونێکە لەسەر ئاسی لە توولی تاریخ لە دنیا بۆ شتێکەکە ناتوانین خۆمانی لێ بدزینەوە بڵێ ناوڵە پارە هەیە بەڵام کە شەڕ هەبوو شتێکە خۆی ڕوون و ئاشکرایە. پرۆژە یاسای بودجە بریتیە لە دانانی بەرنمەیەک بۆ داهات و خەرجیەکانی حکوومەت تاوەکو بتوانرێت وردبینی تێدا بکرێت. بەڵام بەشێک لە پسپۆڕانی یابووری دەڵێن نەبوونی پرۆژە یاسای بودجە لە 3 ساڵی ڕابردوودا لە هەرێم بۆ بێبەرنامەی حکوومەت دەگەڕێتەوە و ئاماژە بۆ ئەوەش دەکەن ئەگەر هەر وڵاتێک پرۆژە یاسای بودجەی نەبوو ئەوە ناشەفافی لە داهات و خەرجیەکانیدا دروست دەبێت و دواتریش دەبێتە هۆی دروست بوونی گەندەڵی. بۆ نمونە عێراق پرۆژە بودجەی خۆی هەیە یعنی خاوەنی فەلسەفەی دیاریکراوی سەربازی کۆمەڵایەتی ئابووری سیاسیە بە پێچەوانە هەرێمی کوردستان کە پرۆژە بودجەی نییە واتە خاوەنی فەلسەفەیەکی ئابووری و سیاسی و سەربازی و کۆمەڵایەتی ڕوون نییە. ئەگەر بودجە نەبی مانەیە چاودێری نییە کە چاودێری نەبی یعنی شەفافیت نییە کە شەفافیت نەبوو یعنی گەندەڵی و بەهادەردانی ملک و ماڵ و سامانی پشتی هەیە. لەگەڵ دەست بەکاربوونی کابینە هێشتەمی حکوومەتی هەرێم هیچ پرۆژە یاسایەکی بودجە لەلایەن حکوومەتەوە ئامادە نەکراوە. بەرپرسانی حکوومەتی هەرێمیش هۆکاری ئامادەنەکردنی پرۆژە یاسای بودجە دەگەڕێنەوە بۆ نەناردنی بودجە لەلایەن حکوومەتی عێراق و نەبوونی بودجەی پێویستەوە. بەڵام یاسای بودجە بە یەکێک لە ستاندەرە جیهانیەکان دادەنرێت کە شەفافەتی وڵاتەکەی پێ هەڵدەسەنگێنرێت. جێز بە ژمارە مایە ساحێبی دیارە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان نەژمارەی دیارە و نەمایەشی دیارە. 3 ساڵە هیچ پرۆژەیەکی بودجە لە هەرێمی کوردستان نەخراوەتە بەرنامەی کارەوە چ لە ئەنجومەنی وەزیران بێت چ لە پەرلەمانەوە بێت. بەشێکیش لە پەرلەمانتاران دەڵێن هۆکاری ناشەفافی دارایی هەرێمی کوردستان نەبوونی پرۆژەی بودجەیە. ڕێبوار کاکەی یەناڕتی هەولێر.